سڵاتان لێبێ سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە ساڵانە کە فستیڤال هێنار بەڕێوە دەچێت کۆمەڵێک شتی جیاوازی تێدایە فستیڤال هێنار دەبێتە جێگەی سەرنجی گەشتیار و سەردانیکەرانی فستیڤالەکە ئەوەی کە من ئێستا لە بەشی ئیشی دەستم کە کۆمەڵێک ژمارەیەکی زۆر لە خانم لێرە و کوڕان و کچانیش ئیشی دەستیان کردو لێرە بەرەمەکانیان خستوەتە ڕوو ئەوەی کە بووە جێگەی سەرنجی زیاتری خەڵگەم باجی سەوزەیە کە تەمەنێکی هەیە بەڵام نابینایە سەرقاڵی چنین و ئیشی دەست و کۆمەڵێک شتی جیاواز دروستەکەات. باجی سڵاو لێبێ. عەلەیکە سەلام. سەرچاو بە قوربان بم بەخێر بێ سەرچاو. تۆ چۆنی باشی؟ ئەگەر پێم بڵێ بزانم چەند ساڵە ئیشی دەستەکەی کە تۆ جەنابتان نابیناشن بەڵام بابەتەکەتان تۆزە وردەکاریە. والله ئەمانە ینی ئەم ئیشی ئەم دەستیانە تقریبان ساڵێکە بەڵام پێش ئەوستا گوڵمەچنی خەیاتیم ئەکرد مەچی نەوشتم چاکە کرد بۆ خەڵک زۆر یعنی بەخوا شتی وام کردووە لە عەقڵ هیچ کەسێکان نییە مەگەر بە پیاو بکرێ خواگای لێ پەنکەی سەقفیم بەستووە تەسیسات بۆری کارەبا بەڵام بە شەرتێ لە سەعاتەوە ئەم کوژانەوە داهاو هەڵ دەروشتمە بەس جاران بە تەختە بوو ها تەختە لە دیواردا ئەکوترا ئەوانە بووم هەمووی خۆم سیجوو پلاکم هەموویە بەست ئەنجا دوایی شەکلمە کردە کارەبای یعنی بڵێن ڕئیسیەوە. ئەگەر پێم بڵێ چی و چی دروستەکەی چی و دروست کردووە بابەتانەی کە لێرە ئێستا ئەم بابەتانەی لێرەیە جانتایە دڵە حرفە هەروە بێتەوە جێگە کلێن نەسات جێگە نقڵە ئەمانە هەمووی دروستمان کردو خۆم و ڕەفیقمێ نابینا و نابیست و لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵی بۆ خزمەتین ئەنجا ئێمە لەوێ دروست یەکەین و فێرەوین. سیارەکانتان چۆنە خۆ گران نییە؟ بەلای ئێمە گرانیە نازم بەڕێ بەلای کڕیارەوە طبعاً بەلای کڕیارەوە گرانە بەس ئێمەش میرۆکەیە کڕین و چی بەکارین لە ئیشە دەستەکان تا شتەکان؟ وەڵا لە شتەکانە ئەلەمانە ئەم پەتانە میرو ئەلەم میروانە ئەوەتە ئەم میروانە هەمووی بە میرو بە پەتە. چەندێکی پێچێت زۆری پێچە دروستکردنەکەی کەم؟ وەڵی ئەگەر ئیشی ماڵ ینی نەبێ میوانت نەبێ ئەوە بە دوو ڕۆژ دەتوانیت جانتای بچنی من خۆم وام کە لەسەری دانیشتم حەز ناکەم لەسەری هەڵبستم بەڵام میوانت بێ مەجبوری هەستی و یاخۆت ئیشت ببێ ئەوە بێ هەستی و زەحمەت نییە بۆ تۆ کە نابینایی وترێ بۆی بەکارهێنانی دەرمانی غەڵەت ئەوانەوە جەنابەت دوات نەوەڵڵا من 4 ساڵ بوومە لە نەخۆشیەوە چاوم لە دەستداوە ئەجنا ئێستاش نەخۆشی درێژخایەنمەیە سواز بۆ خوا زۆر زۆر ورم بەرزە تێگەیشتی هەموو شتێ خوا بۆتەکە ئەگەر یعنی خوا بۆت نەکە وەڵی 4 پەر دەشێ هیچ ناتوانانی بکە ئەوەی کەەوە بە تایبەتی نەخۆشی هیوا نەخۆش بێت لە یعنی خستخانە هیوە بەڵێ سواز بۆ خوا بەخێڵمان نایە سواز بۆ خوا ماڵخوا ئاوا بێ یعنی من مەمنونم لەو خوایە کەوا ئەو دڵێ پێداوم یعنی هیچم بەخێڵانە نە نابینایی تەسیری وات تێکردوم نە نەخۆشی. لە ڕێگەی ئەم دروستکردنی ئەم جانتا و ئەو شتە جۆرە و جۆرانە ئیش دەستیانەی کە دروستەکەی لە ڕێگەی ئەمەوە بژێوی ژیانی خۆ دابینەکەی کورە سپاس بۆ خوا ئەمەیەوە دا یعنی تۆزم عاشێکم سپاس بۆ خوا یعنی ئەبێ ئینسان تەحەمولی بێ ئەبێ ئینسان نابێت زیادە ڕۆیی بکە هیچ یعنی ئافرەتێک ئەگەر ئافرەت زیادە ڕۆیی بکە بە حەیەت نابێ بێخوا. ئەسە پێم بڵێت چەند شتە دروست کردووە بە ڕقەمەگەر سەدانە 150 ئەو شتێک کە زۆر ناڕەحەتی کردبی چی بۆ دروست کردووە بەو خوایە هیچ یعنی ئەمانە تۆزە لە ئەوەڵ قرسەوە تا فێر بووم ئەگینا ئەمە گوڵچنی نوێشێت قەت یعنی ناڕەحەت نەبوومە پێی و سەغڵەت نەبوومە بەخوا ئەمەنم گوڵچنیوە بە زەنگیانە و بە زۆری بۆ بە هەدیە داومە بە خەڵک بەخوا دانیەکەم کرد و بردیان بۆ بڵغاریە بە هەدیە ئەروەڵای ناردم بۆ بڵغاریە. باشە ئیشەکەت خۆشەوەیە کە ئەم ئیشەکەی ئەمیشی دەستیە زۆر خۆشەکە ئاها کۆبییتەوە لەگەڵ یعنی من لەگەڵ لە ڕێکخراو لەگەڵ نابینایانە کۆبمەوە چاو ساغمان لەگەڵ نابینا و نابیستمان لەگەڵەوە
زۆر زۆر خۆشە بەلامەوە. زۆر سپاس عزیزمان دای باش. نە بەعکسەوە بە قوربان پێش هەموو شتێ بەخاتنتان ئاگادارتان بێ یا ڕەبی بە قوربان و سوپاستان نەکەم کێشە بە قوربانت بە قوربانت بم پرەخوا گەورەیە پەنا بەخوا. وڵا دیار ئەمەیەکێک بوو لەو ئیشە دەستیانەی کە لە فستیڤال هێنار باجی سەوزەیە ناوێتی لێرە لە ڕێگەی دەستەکانیەوە خۆی دروستە کار چەندە نبینایە و خۆی ئاماژەشی پێکرد لە 4 ساڵیەوە بۆی نەخۆشیەوە دووچاوی لە دەستداوە ئەتر سەرقاڵی ساڵێک 2 ساڵێکە بێ وایە دەستی کردووە ئابم ئیشی دەستی وەمانە وەکتری بەس دەمێکە بەخوا هەر لە مناڵەوە گوڵە